لەگەڵ دەستپێکردنی مانگی پیرۆزی ڕەمەزان فەرمانبەرانی سلێمانی بە گەرم و گوڕیەوە ڕوو لە شوێنی کارەکانیان دەکەن و دەوامی ئاسایی ڕۆژانەی خۆیان دەکەن. ساڵانە لە مانگی ڕەمەزاندا حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیارێک دەوامی ڕەسمی دەستگا و دامەزراوە حکومیەکان کەم دەکاتەوە و لەم ساڵیشدا بەشێکی زۆر لە بەڕێوەبەرایەتیەکان پابەندن بەو بڕیارە و کاتژمێرەکانی داوامکردنیان کەم کردوێتەوە. نازانێت ساری لە ئەخۆ ئامادەکردین بۆ ئەزمونەکان و تاقیکردنەوەکانی بۆ پۆلە کۆتاکان و ناکۆتاکانە هەڵبەت زۆرترین ئیشەکانمان پێویستە بە تاقیکردنەوەکان و ئەوانەوانێ بەڵێ ئەو مامەڵانی کە ڕۆکەنە ئێرە چ مامۆستا بێت یاخود و فەرمانبەر بێت یاخود خوێندکار بێت کە ڕۆکەن ئێرە ئێمە کارەکانیان بۆ ڕائەپەڕێنین وەکو بەڕێستانم وت ئێمە دەوامی فەرمیمان تا سەعات 1 دەست پێکە هەر سەرجەم ڕۆژەکان هەموو ڕۆژەکان دەوامی خۆمانەکەین. فەرمانبەرانی بەشە جیاوازەکان لە بەڕێوەبەرایەتی و فەرمانگەکانی سلێمانی لەگەڵ بەڕێکردنی ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان مامەڵەی ھاووڵاتیانیش بە شێوازێکی باش بەڕێ دەکەن. ئێمە کار و چالاکیەکانمان ڕۆژانە لە شتۆلێرەین تا سەعات 1 لەبەرەوەی فەرمانێک دەرچووە کە دەوام سەعاتی کورکراوەتەوە بۆ فەرمانبەران لەوەرەوەی بە ڕۆژوو دەبن. ئێمە تر ڕۆژانە کارەکانمان لە سەعات 8 دەست پێ دەگات تا سەعات 1. لە ڕەمەزانە ئیش و کارمان هەر ئاسایی ئیشی فەرمانبەران و مامۆستایان و خوێندکاران ڕاییەکەین هەموو ڕۆژێ داواممان هەیە یەکشەممە تا پێنجشەممە سەعات 8:30 و داوامان دەست پێکات تا کاتژمێر 1. کەمکردنەوەی دەوامی فەرمانگەکان لە مانگەدا جگەلەوەی هاوکاریە بۆ فەرمانبەران بۆ کەمتر ماندووبوونیان لە هەمان کاتدا کاریگەری لە بەردەم کارەکانی فەرمانبەراندا دروست نەکردووە لە ڕووی ڕایکردنی مامەڵەی ھاووڵاتیان. ڕێزان محەممەد، کوردسات نیوز، سلێمانی.